بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی تەلبیس و ئیبلیس کە زانای پایەبەرز ئیبن جەوزی بەغدادی نووسیویەتی هەندێک لە فێڵەکانی شێتانمان باس کردووە ئەمڕۆ هەندێکتر لە فێڵەکانی باسەکەین لەسەر عامەی موسڵمانان ئەفەرمەیەکێ لە فێڵەکان ئەوەیە کە هەمیشە شێتان وا ئەکا لە عامەی موسڵمانان ئەڵێ باشە ئەم گوناهە چییە من کردو مەخۆ فڵانە زاناش ئەو گوناهەی کرد و فڵانە مەلا ئەو گوناهەی کرد و فڵانە شێخ ئەوەی کرد و فڵانە کەسایەتی ئیسلامی مەسەلەن ئەو هەڵەیەی کردووە ئەمەی من بە چاو ئەوانە زۆر بچووک ئەفەرمێ ئەمە فێڵێکی زۆر کوشندەی شێتانە کە هەمیشە لە دڵی خۆی مقارنە ئەکا بە گوناهی خەڵکی تر بەتایبەتی ئەو کەسانەی شۆرەت و جاهێکیان هەیە هەمیشە خۆی مقارنە ئەکا ئەمە فێڵێکی زۆر خەتەری شێتانە ئەفەرمێ بزانە عالم و جاهیل لە بابی تەکلیفە وەکو یەک ئاوهان هەوا و ئارەزوەکان لە عالمێکەوە بجوڵێت نابێتە عوزر بۆ کەسێکی جاهیل بڵێ وەڵام منی شوێنی ئەوەکەم ئەی بۆچی ئەو وای کرد ئەوە نابێتە عوزرێک لە بەردەم خۆیە جەلە جەلالوه هەندێک جار ئەڵێ نەفس دوات لێ ئەکا ئەڵێ باشە ئەوە عالمێکی زۆر گەورەیە و ئەو هەموو دینداری و خواناسی و ئەزانە و ئەو غەڵەتەی کردووە ئەی باشە خۆ من ئەمەی من چییە بەچاو ئەوی ئەوە ئەمەی من بەچاو ئەوە خۆ من پێ فەقیر و نەزان و فەرمی ئەمانە هەمووی قسەی شێتانە کە بە دڵی تۆیە ئەیێنێ هیچیە لەمانە نابێتە عوزر لە بەردەم خۆیە جەلە جەلالوه بۆیە زۆر زەڕورە ئینسانی ئیماندار لەم فێڵەی شێتان بە وریایی مامەڵەکە تەنانەت زاناکانیش طبعا زاناکانیش مەسەلەن لە کتێبەکانە ئەخوێننەوە فڵانە زانا طبعا عولەمای قەدیم عەجیب بۆ فکریان یعنی بابێکمان هەیە کتابێکمان هەیە باسی تەرجیح ئەکا یعنی یەت جەرح و تعدیلی زانایان جەرح یعنی بریندارکردن هەر برینێکیە بۆ ئەو زانایە نووسیویانە فڵانە زانە ئەوەی کرد فڵانە زانە ئەوەی کرد بۆچی بۆی ئایا بزانین چەندێک ئاستی علمی ئەم کەسە لەکوێیە ئاستی خواناسی لەکوێیە چەند شتی لێوەرەگیرێ چەند شتی لێوەرناگیرێ بەیانی مەسەلەن عالمێکی دینی بێ کتێبێ ئەکاتەوە ئەبینێ فڵانە زانا کارێکی هەڵەی کردووە منش بڵێ وەڵام مادا ئەو زانایەکی گەورەی وا بۆ ئەم هەڵەی کردووە وەڵام منیش تر شوێنی یەکەوم ئێتە مادا ئەو کردوتی منیش ئەیکەم بۆ تۆ نابێتە سونەتێک و شوێنی کەوی و بۆ تۆ نابێتە عوزرێک لە بەردەم خۆیە کە ئەو گوناهەیە گوناهانی تر بکەی عامەتی مسلمانانیش ئەو هەیە ئەو عالمانەی کە ئەمڕۆ لەسەر زەویە هەن و خزمەتی ئەم دینە ئەکەن هەمویان مرۆڤن ئەم مرۆڤانە بە هەمان چەشن هەڵە ئەکەن بەرزی و نزمیەتە ڕێیان ناکرێ مەسەلەن بەرزیەکانی ئەوان و نزمیەکانی ئەوان و پێ هەڵخلیسکانی ئەوان ئێمە بکەینە حوجە لای خۆمان و ئیتر دەست بەر بدەین لە گوناهەکان لە ڕاستیە ئەم لە مەسەلەی تەطبیقی شەریعەتە ڕاستە عولەما فەضلێکی زۆر گەورەیان هەیە و ڕوتبەیەکی زۆر گەورەیان بەس لە ڕووی تەطبیقی شەریعەتەوە زانایەک و غەیرە زانایەک لە ڕووی تەکلیفە وەکو یەکە بگرە هەندێک جار غەیرە زانایە پێش زانایەک کوێ ممکنە زانایەک خاوەنی شەو نوێژ نییە غەیرە زانایە خاوەنی شەو نوێژ ئەو ئەفزەلیەتی زیاترە هەندێک ئەذکار هەیە ئەم نایخوێنێ ئەو ئەیخوێنێ بۆیە بابەتە معنەویەکان و تەکلیفەکان ڕەبتی بەوە نییە بڵێم وەڵا کاکە ئەو بۆچی وە ئەکا با منیش ئەو بکە یان فڵان کەس ئەو هەڵەیە کردووە جا ئەوەی من هەر هیچ نییە بەچاو ئەوە هەڵە هەر هەڵەیە سەواون عالم بیکە یانە جاهیل بیکە ئەفەرمێ ئەم کێشەیە لای ئێمە زۆر بووە ئەڵێ ئەگەر ئینسانی موسڵمان سەیری قورئانی پیرۆز بکە خطابەکانی قورئان تەنها ڕووی نەکردوتە عالمەکان کردوتە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموومان مکەلەفین بەوەی کە جوان عەبدایەتی خواکەین جوان تەطبیق و تەنفیزی ئەوامرەکان بکەین یەکێکتر لە فێڵەکانی شێتان هەڵخەڵەتانی ئینسانە بە دواخستنی تەوبە گوناهێک ئەکا ئەڵێ کورە لەمە دوا تەوبە ئەکە پەلەم چییە وردە جوگوان گوناهە چەکەرە ئەکا دوایی هەڵ ناکەندێ رحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ
ئەفەرمێ ئەگەر نەمامێک تازە نێژرابێ بە ئاسانی هەڵەکەندرێ بەس کە بوو بە دارێکی گەورە بە ئاسانی هەڵ ناکەندرێ ڕەگۆڕی شاڵی داوکتە لە دەرونی توێ و لە ڕۆحی توێ بە ئاسانی هەڵ ناکەندرێ زەحمەتی زۆرت ئەبێ ئەفەرمێ ئەبێ زۆر ئەگەتەن لەم فێڵەی شێطان بێ لە کاتی گوناهەکە پێت ئەڵێ کورەدا ئەمە گوناهەکە خۆ تۆزێکتر تەوبە ئەکە دوای وردە وردە ئەم گوناهە کارێکی لێیە چەکەرە ئەکا جێخۆی ئەکاتەوە لە دڵی تۆیە ئەبێ ئاگات لێ بێ ئەفەرمێ ئینسان ئەگەر گوناهی کرد پەلەی کردووە لە کردنی گوناهەکە ئەبێ پەلەشکە لە تەوبەیە ئەم تەسویفەی شێطان لەمەودووە کاتێک ئەزانی بەبێت تەوبە ئێرەت بەجێهێشتووە چونکە لە حەزەی مردنی تۆ دیار نییە نازانی کەی ئەمری کەی ئێرە بەجێ ئێڵی چۆن ئێرە بەجێ ئێڵی احتیمال لە گوناهێکت کردووە تەوبەیەکت نەکردو ئەستەغفیرڵڵاهەکە نەکردووە چاوت بە حاڵ گەرم کردووە ئیتر ئەخیر چاو گەرمکردنە لە ژیانە بە کۆڵی تاوانەوە لە حەزۆری خۆ هەڵەسیتەوە بۆی ئینسانی موسڵمانە بێ زۆر بە حەزەر بێ شەیطان بەم فێڵە نەیخەڵەتێ ئەفەرمێکی تر لە فێڵەکانی شێطان بەتایبەتی لە گەنجە ئەڵێ وای لێ ئەکا کە تەوبە نەکا ئەڵێ باشە من ئەو گوناهە ئەەکەم تەوبە ئەەکەم هەم ئەیکەمەوە جا ئیتر بۆچی تەوبە بکەم بەخوا جارێ خۆم پێ کۆنتڕۆڵ ناکرێ هەر ئەڕوا ئیتر وای لێ ئەکا وردەوردە لە تەوبەکە دووری ئەخاتەوە مەشەر فێڵی شێطانە ئینسان ئەگەر هەزاران جار تووشی گوناهێ بوو هەرە بێت تەوبە بکە لەسەری هەرێ بگەڕێتە بۆ کوێ ئەڕۆی ماڵگەردان یعنی بەرەو کوێ ئەڕۆی ئەتەوێ ڕووکەیتە چ دەرگانەیە غێری دەرگانەی تەوبەی خوا نەبێ جەل جەلالوه بۆیە ئێمە ئیماندار ئەبێ ئاگامان لێبێ هەموو ئەمانە فێڵ و تەڵەکەی شێطان حەسەنی بەسری ئەفەرمێ شێطان سەیرت ئەکە ئەگەر بینی تۆ لەسەر تاعەت و دینداری نیت ئەڵێ ئیتر ئەمە تەواو ئەمە هی خۆمە وەکو مردووایە فەنەعاکە تەعزیەباری لێ ئەکات و ئەڵێ ئەمە کۆتایی بێت و عاید بخۆم ئەگەر زانی بەردەوام تاعەت ئەکەی ئیتر ئەو چاری نامێنێ مجادلە و مناقەشە و شەڕ لەگەڵ تۆیە دەست پێ ئەکە شەڕەکە چۆن لەگەڵ تۆیە دەست پێ ئەکە یەک تووشی هەڵت ئەکا وات دێ ئەکا ئەگەر هەڵەکەت کرد تەوبە نەکەی دوورت ئەخاتەوە لە تاعات اینجا لە پێش چاوی خۆتت ئەخا وات لێ ئەکا کە تۆ نەبتوانی تەوبە بکەی نەبتوانی ئەهلی دین نزیکیان کەوی نەتوانی بێیتە مزگەوت وردە دوورت دەخاتەوە هەر جارێ بە فێڵەیەتە پێشەوە لێت بۆیە زۆر گرنگە ئاگامان لێبێ جاری وایە ئینسانی موسڵمان گوناهێک دوو گوناهەکە شەیطان وای لێ ئەکا بە تەوبە نەکردن وردە بەردەوامە بێ لەسەر ئەم گوناه بۆیە فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ عەبدێ گوناهێکی کرد أذنب عبدي ذنب فعلم أن له ربا يغفر الذنوب زانی کە پەروەردگارێکی لە گوناهەکان ئەبورێ فاستغفر فغفرت له هادوتی خوای لەم خۆش بە لێ خۆش بوو جاری دووەم ئەڵێ عینەن هاتەوە ئەو گوناهەی کردەوە عینەن فعلم أن له ربا يغفر الذنوب فاستغفر فغفرت له جاری دووەمیش فەرمی عەفوم کرد جاری سێهەمیش عینەن ئەڵێ هەر هاتەوە عینی گوناهی کردەوە هەم عەفوم کردەوە لە دوایە فەرمایشتەکە فەرمێ چییە فەرمێ فليفعل ما يشاء دەی چییەکە بیکە هەر لێ خۆشە بوو يعني چی علەما فەرمون مادام بەردەوام ئەبێ لەسەر تەوبە مهما كان گوناه کە مادام تەوبەکەی لەگەڵای ئیلا خوا جەل جەلاله لێ خۆشە بێ جا شەیطان هەوڵ ئەدا گوناهت پێ بکە گوناهەکان بەردەوام بی ئەگەر لەسەر گوناهەکان بەردەوام نەبوویت وەستایت هەوڵت لەگەڵا ئەدا کە تەوبە لەسەری نەکرد بۆیە زۆر گوناهەیە ئینسان تەوبەی لەسەر ناکە لە بیری ئەچێتەوە لە ڕۆژی قیامەتە ئەحصاه الله ونسوه هەندێک گوناه هەیە تۆ لە بیرت چوەتەوە بەس لای خوا هەموو تۆمارە هەموو نووسراوە بۆیە زۆر زەرورە ئینسانی موسڵمان بە وشیاری مامەڵە لەگەڵ ئەو فێڵەی شێطانە بکە و خۆی تووشی ئەو حاڵەتە نەکە هەوڵ خۆت لە تاوان بگرە کە کەوتیتە ناو تاوانەوە یەکسەر پەلاماری تەوبە بدە بۆی لەو فێڵانەی شێطان نەجاتێ یەکتر لە شەیطان یا فێڵەکانی شێطان ئەوەیە تۆ بە نەسەبی خۆتەوە مەشغوڵەکە ئەڵێ من کوڕی فڵانم مەلای عالمم یا باپیرم پیاوێکی ئەوەندە عالمی گەورە بووە یان من لە وەچەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم من حەسەنیم من حوسەینیم ئەمانە وای لێ ئەکا ئەڵێ ئەمانە شەفاعەت ئەکەن لە ڕۆژی قیامەتە باشترین کەسێکی شەفاعەتی ئەوکەن خزمەکان و نەوەکانی خۆیان من هەر بەرەکەوم ئەمە وای لێ ئەکا ئیتر زیادە ڕێی بکە لە حەدی گوناهە بەناوی ئەوەی کە سەییدە گوناهی زۆرەکە بەناوی کە شێخە گوناهی زۆرەکە ئەمە هەمووی فێڵی شێطانە لەگەڵەوە ئێمە ئەزانین جەلالەتی قەدری نەسەب لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر گەورەیە
ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کچێکی ئیمامی عەلی داوا کرد وتیان ئەی ئیمام تۆ بۆچیتە؟ وتی وەڵڵا بەس ئەمەوێت نەسەبم لەگەڵ نەسەبی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تێکەڵ بێ لە قیامەتە ئیسفادەیەکی لێ بکە. تەسەوور کە نەسەب زۆر گرنگی هەیە. حتا لە مەزهەبی ئیمام ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر دوو زانە عمریان بەقەدەر یەک بوو، علمیان بەقەدەر یەک بوو، تەقوا و وەرعیان بەقەدەر یەک بوو، هەموو شتێکیان وەکو یەک وا بوو، کامیان ئەچێتە پێشەوە؟ ئەفەرمێ کامیان نەسەبی نزیکتر بێت لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەویان ئەچێتە پێشەوە. طبعا نەسەب بۆ سەر ئیمامی ئەبوبەکر واریدە، بۆ سەر ئیمامی عومەر واریدە. نەسەب پیرۆزیێکی خۆی و تایبەتمەندێکی خۆی هەیە، بەڵام نابێت نەسەب ئاوات لێ بکە تۆ لە تاعەت ئیتر پاڵی لێ بیتەوە وابزانی تەواو مادام ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئیتر هەرچی ئەکەی بکە. نە، ئەمە فێڵێکە لە فێڵەکانی شێطان، تایبەت ئەو کەسانەی خاوەن نەسەبێکی پاکن نەسەبەکەیان لێڵ ئەکا بەهۆی ئەوەکە ئەمانە ئەولادی مەسەلەن فڵانە کەسی چاکن، فڵانە کەسی چاک عەفویان ئەکا، شەفاعەتیان بۆ ئەکا، بەزەی بەسەر ئەولادی خۆیەتەوە هەتا دوایی. ئەمانە هەمووی فێڵ و تەڵەکەی شێطانە. ئەفەرمێ بزانە حب لای ئینسان نەوعێکە، لای خوا نەوعێکە. ئەم دوو قسە، ئەم قسەی ئیبن جەوزی زۆر گەورەیە. ئەڵێ باوک مناڵەکانی باش و خراپیانی هەر خۆشەون، بەڵام خوا جەلە جەلالوهو عەبدی تەنها خواناسی خۆشێ. ئەوەی کە خواناسی ناکا و دوورە ئینەه عەمەل غەیڕ صالح بە نوح ئەفەرمێ ئەوە ڕاستە کوڕی تۆیە، بەڵام ئەوە کردەوەیەکی ناساڵح و خراپە. بۆیە حب لە لای خوا جەلە جەلالوهو بنیاد نییە لەسەر نەسەب. لەوە چی ئێمە لە بینی خۆمانە کەسێک خزممانە با دووریش بێ هەر خۆشمانەیە. ئەو لای ئینسانەکان حاڵێکی طبیعیە، خزمایەتی و خۆشەویستی، خزمایەتی و خۆشەویستی دایک و باوک و خۆشەویستی ئەولاد و حتا باوکێک جاری وایە مناڵەکەی کافرە بە ئەندازی مناڵەکەی کە بەچەی خۆیەتی و وەچەی خۆیەتی خۆشیە، شەرعیش نەهی لێ ناکە. وەکو عەرزم کردن جاری وایە پیاوێکی موسڵمان ژنێکی ژنەکەی مەسیحیە، ژنەکەی خۆشی خۆشەوێ، ئەوە لە دین هەیە مەسەلەی بەڕا، لە مەسەلەی خزمایەتی و ئەو قورب و ئەو مەحەبەتە لە بین ئینسانەکانە ئاساییە. دەی ئەمەی کە لە لای خوایە جەلە جەلالوهو سەیری ئەم قوربە بەم شێوازە ناکرێ، سەیری عەمەل و کردەوەی ئەم کەسە ئەکرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕوو ئەکاتە سەلمانی فارسیە، فەرمێ سەلمان منا ئەهل البەیت، مادام خوا ناسە بەشێکە لە ئەهلی بیت. بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کە تاعەتەکەن هەموویان وەکو بەشێک وان لە یەکتری. ئەمە دەستوورێکی ئیلاهیە کە عەبدەکان چەندێک خواناز بن ئەوەنە لای ڕەب العالەمین گەورەن و ئەوەنە لای ئەو قبوڵن. تەسەوور کە کوڕی نوح خوا جەلە جەلالوهو لە قورئانە پێ ئەفەرمێ ئینەه لەیسە من ئەهلیکە، ئەوە لە وەچەی تۆ نییە. يعني ممكن إنسان نسبك زور بقوتي شيء به رغم نسبي بشيء سر إمام حسن إمام حسين رضا ورحمة الله عليه بلام أم نسب لبروي طاعتي بيناك خواناسي بيناك عبداتي بيناك للرجل قيامتها لو شيء بالله من لأولادي أوانم همان أم جوابه إنه ليس من أهلك حتى أجر أم كسا سوزي شي بوي بجوله ناتواني هي شي بوبك شكل لا أوانية مسألة شفاعة من هي للرجل قيامتها شفاعة أجر خوا راضي نبي بو هر كسي شفاعة كري أبدا شفاعة ناكري ولا يشفعون إلا لمن ارتضى هرشي خوا في الراضي بأتوان شفاعة كان ما عدا أو شفاعة نامن إبراهيم عليه السلام أبي نتواني شفاعة بو باوكي بكا خوشويسمان صلى الله عليه وآله وسلم فرمي يا فاطمة كرة فاطمة بكشي خوي فاطمة ناس زارترين كش همو وشي لوا زوري خوشويس بيغمبر صلى الله عليه وسلم فاطمة فرمي حرجاري أشوم خزمتي إلا هلا برم هلا صاو دسي ما شكل تصور كبيغمبري خوا صلى الله عليه وسلم أو ند فاطمة خوشة كشيء فرمي يا فاطمة اعملي كرة فاطمة بتشو خليكي كردوابا إيشي تشاك بو خود جيبا جيكا فإني لا أغني عنك من الله شيئا والله لا يخوا حج إسفادة بتونا جانم أجر خود تشاك نبي خواناز نبي دين دار نبي يعني يعقوب عليه السلام أولاد كان بنو إسرائيل هم أم يهودي كابني وشي بيغمبران عليهم الصلاة والسلام بلام حدث دي كان بيناجين إنه ليس من أهلك تقول لي صلاح نين صلاح بوتو أبيت معي خير وبركة كابرك جن بأصحاب دا ولا الشيعة ولا أنا دايج والله لا أولادي حزتي حسين شيء استفادة ليك
کە تۆ لێرە خۆت خواناسی نەکەی دینداری نەکەی یەک سود لەو نەسەبە نابینی بەڵام ئەگەر دینداریت کرد نەسەبەکە سوودی پێگەی ئەگەر دینداری کرد نەسەبەکە فەخرە بۆی لە دنیا و لە ئاخرەتە بۆیە ئەو کەسانەی کە نەسەبیان پاکە ئەبێ زۆر چاک خواناسی بکەن و دینداری بکەن لە خەڵک زیاتر خۆیان مانووکەن چونکە ئەوان ئەولاترن بەوەی کە فەضیلەتی دین و دینداری و خواناسی وەرگرن زۆر بۆ لە تاریخ و مێژووی ئیسلامیە دەیان بووە هەزاران هەبووە کە بەناوی ئەوەی سەیدە بەناوی ئەوەی شێخە بەناوی ئەوەی یعنی شتانێکی کردووە کە غێر معقول هەبووە تاعەتی نەکردو هەبووە نوێژی نەکردو هەبووە خراپەکاری زۆر گەورەی کردووە وتێتی من لە ئەولاد و لە حەضرەیەکی شەریفەم لە شەریعەت ئەمان ناخۆ بگرە کاتێک ئەمانە ئەخوا ئەم کەسە بە ڕێزە ئیمانداران ڕێزی لێ ئەگرن چونکە ئێمە حتا لە مەسەلەی خلافەتی ئیسلامی و دانانی کەسێک بە خەلیفە ئەگەر ئێمە دوو کەسمان هەبێ کامیان هەڵبژێرین ئەمەیان نەسەبی قوڕەیشیە و لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەیان نەسەبی لە غێری ئەوە دوو کەسی زۆر ساڵحی چاک نەسەبی قوڕەیشیەکە هەڵبژێری چونکە ئەوە قوربی هەیە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەر یەکێک لەمانە کە عرضتانەکەم هەمووی قەواعیدە لە شەریعەتە کابوو نەسەب خۆی بۆ خۆی خودی نەسەب فەخر نییە نەسەب لەگەڵ چاکەیە فەخرە نەسەب لەگەڵ عەدەم چاکەیە هیچ سوود و ئیسفادەیەکی نییە و لە فێڵی شێطان بەولەوە هیچ شتێکی تر نییە ئەمەندە ئەمڕۆ بەسەر لە فێڵەکانی شێطان و داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت لە گوناهەکانمان ببوورە دەرگاکانی خێر بەسەرماناکەرەوە لە فێڵ و تەڵەکەی شێطان پارێزراومان کە عاقبەتمان پڕ خێر کە یا رب العالمین دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە چەند ڕۆژێکە زۆر دڵخۆش بوون بەو باران و ڕەحمەتەی بەسەر ئێمە تا باراندووتە یا ئیلاهی ئاوا بارانی ڕەحمەت بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە دەروونەکانمان ساغکەرەوە بۆ خۆت یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەت و ڕەحمەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ڕزقی حەڵاڵمان زیاد کە بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەڕاممان مەکە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمان ببوورە داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لە گوناهی تەواوی ئیمانداران لەسەر زەویا ببوورە ئەوانەی مافێکیان بەسەرمانەوە بووە یا رب العالمین لە ژیانە لە گوناهیان ببوورە ئەوەی چاکە و پیاوەتێکیان لەگەڵمانە هەبوو یا ئیلاهی لیان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت یا ئیلاهی داوات لێ ئەکەین تۆ ڕەحمەت و بەزەیت زۆر زۆرە یا رب العالمین ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەخوا لە نوشتێکی زۆر گەورەیە لە نەڕەحەتێکی زۆر گەورەیان هەموو کافرانی جیهان لەسەرما کۆبوونەتەوە شەیاطینی و ئینس و جین سەریان کردو بە یەکە لەم زەمانە بەسەر ئێمە اقتصادی ئێمەیان هەموو دزیوە قووەت و هێزی لاوەکانمانیان هەموو فەوتان یا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتی صفەتی بەرزێ بۆ خاتری ئیسمی عەظەمت لەم ناڕەحەتی ڕزگارمان کە یا رب العالمین بمان کەرە شیاوی هەستانەوەی ئەم ئومەتە یا رب العالمین دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەکوشەمان کە لە بەرامبەر زاڵمانە بەهێزمان کە یا ئیلاهی تۆ خۆت زەمینە و زەمنێکمان بۆ بڕەخسێنە کە هەڵسینەوە سەر قاچەکانی خۆمان یا رب العالمین خوای عەدالەتی خۆت بە ئێمە لەسەر زەویە تەسبیت کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە بە ئومەتی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بە ئەهلی ئەو قبوڵمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت قبوڵمان کە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه مني شوي أجبوري وخالي من قبولك